سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئایا کەس هەیە لە ژیانیدا ڕوبەڕووی دۆخێکی سەخت نەبوو بێتەوە؟ ڕەنگە سەختترینیان ئەوانە بن کە لە ناکاو بەبێ هیچ ئاگادارکردنەوەیەکی پێشوەختە ڕوودەدەن. بۆ نمونە کاتێک ئۆتۆمبیلەکەت لە بەردەم ماڵەکەتدا پارک دەکەیت و لە ناکاو دارێک بەسەریدا بەردەبێتەوە و پارچە پارچەی دەکا، یان کاتێک بە سەختی بۆ تاقیکردنەوەکەت خوێندوتە بەڵام لە ڕێگادا تووشی شتێک دەبی بۆ هۆیشەوە لە تاقیکردنەوەکەت بێبەش دەبی و شکست دەهێنی، یان کاتێک کۆرپەکەت بە نەخۆشیەکی زگماکی دەگمەنەوە لەدایک دەبێ کە هیچ چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە. ئەمەش بیرکردنەوە سەرقاڵ دەکات و هەمیشە دەتەوێت تێبگەیت بۆچی ئەمە ڕوویداوە. خودایە من ناڕەزایەتی دەرنابڕم، بەڵام دەمەوێت تێبگەم بۆچی. ئۆتۆمبیلەکەم تازە بوو، کاتێکی زۆر کارم کرد تاوەکو کڕیم، بە درێژایی ساڵ تەرکیزم کردو و خوێندومە. ئەمە یەکەم منداڵی ساوای منە. خودایە سەبر دەگرم، بەڵام ناتوانم ڕازی بم چونکە من تێناگەم بۆچی ڕوودەدات. و تۆ بۆ ماوەیەکی زۆر لە دڵەوە ئازارت دەبێت و بەو شێوەیە دەمێنیتەوە چاوەڕێی تێگەیشتنیت لە حکمەتی ئەم تاقیکردنەوەیە و چاوەڕێی شتێک ڕووبدا کە بەهۆیەوە بۆ دڕوون ببێتەوە و بزانی بۆچی هەموو ئەمانە ڕوودەدەن تاوەکو مێشکت ئارام ببێتەوە. لێرەدا پرسیارەکە ئەوەیە: ئایا دەبێت حکمەتی تیادا هەبێت یان بە شێوازێکی ڕاستتر ئایا دەبێت حکمەتی هەموو تاقیکردنەوەیەک بزانیت؟ بیهێنە بەرچاوت کە خودای گەورە بە یەکێک لە جوانترین چیرۆکەکانی قورئان وەڵامی ئەو پرسیارەی ئێمەی داوەتەوە. چیرۆکەکان تایبەتن بە پێغەمبەر موسا و حەزرەتی خضر. پەروەردگارمان سێ بارودۆخی جیاوازی چارەنووسی بۆ گێڕاوینێتەوە لەگەڵ کۆتاییەکی جیاواز بۆ هەر یەکەیان. با چاوێک لەم بارودۆخانەدا بخشێنین، بەڵام ئەم جاریان لە ڕوانگەیەکی نوێوە، نەک لە ڕوانگەی تۆ وەک خوێنەرێک، بەڵکو لە ڕوانگەی پاڵەوانەکانی چیرۆکەکە. بیهێنە بەرچاوت کۆمەڵێک خەڵکی هەژارە کە هیچیان نییە جگە لە بەلەمێک کە لە دەریادا بژێوی ژیانیانی لێوە دابین دەکەن. ئەم بەلەمە لە چۆنێتی مامەڵەکردنی خاوەنەکانی وەک تەکسی یان مایکرۆباز وایە. بزانە شۆفێران چۆن مامەڵە لەگەڵ ئۆتۆمبیلەکانیان دەکەن، بە تایبەت ئەگەر شۆفێر خاوەنی ئۆتۆمبیلەکە بێت، نەک تەنها ئۆتۆمبیلەکەی بەکرێ گرتبێ بۆ کارکردن. دەیان بینیت هەموو بەیانیەک بە باشترین شێوە ئۆتۆمبیلەکەیان پاک دەکەنەوە، چونکە سەرچاوی بژێوی ژیانی ئەوان و منداڵەکانیانە. هەر بۆیە زۆر بە باشی گرنگی پێدەدەن و لە شێوەیەکی زۆر باش و خاوێندا دەیهێڵنەوە. خاوەنەکانی ئەو بەلەمەی کە باسی دەکەین بە هەمان شێوە بەلەمەکەیان بۆ گواستنەوەی خەڵکی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەکاردەهێنن. جارێک کە خەڵکیان سوار دەکرد، دوو پیا و سواری بەلەمەکە بوون کە زۆر جوان دەردەکەوتن. ئەو دوو پیاوە پێغەمبەر بوون و لە ناکاو لە کاتی گواستنەوەکە یەکێک لە دوو پیاوەکە کە بریتی بوو لە حەزرەتی خضر چووە یەکێک لە لاکانی بەلەمەکە و کونیەکی کرد. پێغەمبەر موسا تووشی شۆک بوو، لێی پرسی: ئەوە تۆ چیت کرد؟ ئەویش وەڵامی دایەوە وتی: پێم نەوتیت کە لەگەڵ من ناتوانی سەبرت هەبێت؟ بە هەر حاڵ بەلەمەکە گەیشت و خەڵکی لێی دابەزین، بەڵام کاتێک دەریاوانەکان ویستیان بگەڕێنەوە کوونەکەیان بینی. خەیاڵ بکە دۆخی ئەوان چۆن بوو. ئای خودایە، ئەوە چییە لەسەر زەوی ڕوودەدات؟ ئێمە بژێوی ژیانمان لەسەر ئەم کەشتیە بوو. باوەڕ ناکەم لەم کارەساتە خراپتر هەبێت. حەسبی الله و نعم الوەکیل. بۆچی ئەمە ڕوودەدات خودایە؟ بەڕای خۆت ئەمە کاردانەوەی ئەوان دەبوو، وایە یان نا؟ ئەوان دەریاوانێکی هێندە هەژار و ماندوونە ناز بوون سەرڕای ئەوەی ئەمەیان بەسەر هات، بەڵام سوبحان الله لە کاتی گەڕانەوەیاندا لەلایەن بازگەیەکەوە وەستێنران کە بازگەکە سەر بە پادشایەکی ستەمکار بوو و هەر کەشتیەکیان بەدڵ بوایە بە زۆرە ملێ بۆ خۆیان دەبرن. بە کەشتیوانە هەژارەکانیان وت: ئێمە ئەم بەلەمە دەبین، ئەمە ناوچەی جەنابی پاشایە و هەر شتێک بەم شوێنە تێپەڕێت دەبێتە هی خۆی. ئێستا من دەمەوێت دۆخەکە لە خەیاڵتاندا بێت. ئایا کەشتیوانەکان کەم ڕووداوی خراپیان بەسەردا هاتووە تاوەکو بەرگەی ئەم ڕووداوەش بگرن؟ بە هەر حاڵ لە کاتێکدا خەریکی دابەزین بوون و بەلەمەکەیان بەجێهێشت، گوێیان لە پیاوەکە بوو کە جارێکی تر بانگیانی دەکرد: هەی تۆ چاوەڕوان بە، ئەم بەلەمە کەم و کوڕیەکی تێدایە،
پاشای شکۆمەندمان حەزی لێ نابێت چونکە کەم و کوڕی هەیە. ئێمە نامانەوێت وەرن بیبەن و بە خێرایی بڕۆن لێرە. ئێمە نامانەوێت دەم و چاوتان ببینین. لێرەدا بۆمان دەردەکەوێت ئەو کوونەوە ئەو تاقیکردنەوەی کە زۆر دڵتەنگیانی کرد بووە هۆی ڕزگارکردنی ئەوان. ئێستا دەمەوێت دۆخی ئەوان لە خەیاڵ تا بێت. ڕەنگە بڵێن ئای خوایە زۆر سوپاس، ستایش بۆ تۆ خوایە گیان، سوپاس بۆ تۆ. کەواتە ئەو کەسانەی کە چەند ساتێک لەمەوبەر بەهۆی تاقیکردنەوەکە و ناڕەزایەتیان دەردەبڕی و دەیانگوت بۆچی، ئێستا هەمان ئەو کەسانن سوپاسی خودا دەکەن. لێرەدا ئەومان بەبیر دەکەوێتەوە کە خودای گەورە فەرموویەتی لەوانەیە شتێکتان لا ناخۆش بێت کەسی خێر لەوەدا بێت، هەروەها لەوانەیە شتێکتان پێخۆش بێت کەسی شەڕ لەوەدا بێت. بێگومان هەرخوا خۆی دەزانێت خێر لە سیدایە و ئێوە نایزانێت. و ئەمە یەکەم زۆری تاقیکردنەوەیە کە ڕەنگە لەم جیهانەدا تووشمان ببێت. و خودا مانای پشت تاقیکردنەوەکە بۆ ئێمە ئاشکرا دەکا بۆ ئەوەی ستایشی بکەین بۆ هەموو شتێک و بۆ هەر تاقیکردنەوەیەکی تریش. باشە ئێستا با زۆری دووەمی تاقیکردنەوە لە ڕوانگەی پاڵەوانەکانی چیرۆکەکەوە ببینێ. باوکو دایکێکی باش و باوەڕدار دوای ماوەیەکی زۆر خودا کۆرپەیەکی جوان و ڕازاوی پێبەخشین. کۆرپەکە لە بەرچاویان گەورە دەبێت و دەبێتە کوڕێکی جوان. بەڵام لە ناکاو لە کاتێکدا لەگەڵ هاوڕێکی لە کۆڵانێکدا یاری دەکرد دوو پیاوی نامۆ هاتن کە ئەوانێش پێغەمبەر موسا و حەزرەتی خضر بوون. و حەزرەتی خضر دەست بەجێ ئەو منداڵەی کوشت. ئەم دیمەنە بهێنە بەرچاوت. لەو کاتەدا پێغەمبەر موسا نەیتوانی بەرگەی ئەوە بگرێت و وتی سەیرە ئەو بۆچی کەسێکی بێگوناهت کوشت بێ ئەوەی هیچ تاوانێکی وای کردبێت و شایستەی کوشتن بێت. سوێن بەخوا بەڕاستی کارێکی ناپەسەند و ناڕەوات ئەنجامدا. لێرەدا ئەوەت لە بەرچاو بێ کە حەزرەتی خضر کەسێکی ئاسایی نییە، بەڵکو ئەو هێمای چارەنووسە و بە فرمانی خودای گەورە ئەو کارانە ئەنجام دەدات. و پێغەمبەر موسا لەلایەن پەروەردگارمانەوە فەرمانی پێکرا بوو کە شوێنی بکەوێ و پەروەردگارمان بەشێک لە کای شاراوەی بۆ دابەزاندووە وەکو چۆن خودای گەورە دەفەرمێت. لەوێ بە بەندەیەک لە بەندەکانی ئێمە ئاشنا بوو کە لە ڕەحمەتی تایبەتی خۆمان بەهرەوەرمان کردبوو و زانست و زانیاری تایبەتی خۆمانمان پێبەخشی بوو. بێگومان ئەو هەموو کارەکانی بە فرمانی خودای گەورە دەکرد وەک لە کۆتایی ئاەتەکەدا فەرموویەتی دڵنیاش بە کە هەموو ئەو کارانە لە خۆیەوە نەیکردووە. هەموو ئەوەی ڕوویدا فرمانی خودا بوو و ئەگەر پێغەمبەر موسا شوێنی نەکەوتبا ئەوە لێپرسینەوەی لەگەڵ دەکرا و بە فرمانی خودا هەموو کارەکان جێبەجێ دەبوو. بەڵام خودا لێرەدا فێرمان دەکا کە کارەکانی خضر وەک ئەو چارەنووسە وایە کە ئێمە حەزمان لێی نییە، هەروەکو ئەو ئۆتۆمبیل و دار و نەخۆشی کە لە سەرەتادا باسمان کرد. لەوانەیە هەموو ئەوانە وەکو دۆخێکی خراپ دەربکەون، بەڵام لە ڕاستیدا حکمت و پاداشتی گەورەیان لە پشتەوەیە. سوبحان الله، هەرچەندە پێغەمبەر موسا شتێکی وای دەزانی، بەڵام چونکە مرۆڤە لە ڕووداوەکان ناڕەحەت دەبوو. ڕاستە مرۆڤ هەستێکی هاوشێوەی هەیە، بەڵام حەزرەتی خضر تێگەیشتوو بوو و ئەو هەستانەی خستۆتە بەرچاو. بۆیە وتی بەڕاستی تۆ هەرگیز ناتوانیت لەگەڵ مندا خۆڕاگر بیت، ناتوانیت بێدەنگ بیت بەرامبەر ڕەفتار و کردارم، چونکە من شتی سەرسوڕهێنەر دەکەم و تۆ لە نهێنیەکانی تێناگەی. جا چۆن خۆ دەگریت لە بەرامبەر شتێکەوە کە هەواڵت لێ نییە و ئەم سەر و ئەو سەری نازانیت؟ ئەی مرۆڤ، چۆن ئارامت هەبوو کاتێک ترسناکیەکان و تاقیکردنەوەکانی ئەم دنیاە دەبینیت لە کاتێکدا حکمت و ڕەحمەتی پشتیان نازانیت؟ چۆن دەتوانی سەبرت هەبێت بەرامبەر بەو تاقیکردنەوە لە ناکاوانە؟ چۆن دەتوانی سەبرت هەبێت بەرامبەر بە خراپە کە هەندێک جار بەسەر چاکەدا سەر دەکەوێت بەرامبەر هەژاری و برسێتی و نەخۆشی و مردن؟ چۆن دەتوانی سەبرت هەبێت لە کاتێکدا حکمت و داناییەکانی پشتیان نازانی؟ بەڵام خودای گەورە لە کۆتایی سیرۆکەکەدا پێیوتین کە ئەگەر ئەم منداڵە گەورە بوایە ئەوە کەسێکی خراپەکار و کافر دەردەچوو. بەو کارەمان ویسمان کە پەروەردگاریان لە زیاتی ئەو منداڵە پاکتر و چاکتریان پێ ببەخشێت و بە منداڵێکی خاوەن بەزەی و میهرەبانتر بەهرەوەریان بکە. پەروەردگارمان ویستی ئەم ئازارەیان بۆ کورد بکاتەوە و کوڕێکی چاکەکار و باوەڕدار و گوێڕایەڵتریان پێ بدات. ئەویش وەکو ڕەحمەتێک لەلایەن پەروەردگارمانەوە.
سوبحان الله، ئێستا تۆ دەزانی حکمەتی پشت ڕووداوەکە چییە، بەڵام بیهێنە بەرچاوت دایک و باوکەکە ئەوەیان نەدەزانی، ئەوان نەیان دەزانی کە ئەم کوڕە گەورە دەبێت بە سەرپێچی و ئینکاریەکەی ئازاریان دەدات. تەنانەت لەوانەیە نەفرەتیان لەو پیاوە کردبێت کە کوڕەکەیانی کوشت، جگە لەو پیاوە تەنها پێغەمبەر موسا دەیزانی. پاشان ئێمەش زانیمان دوای ئەوەی چیرۆکەکەمان لە قورئاندا خوێندەوە، بەڵام دایک و باوکەکە نەیان زانی و ئەوان بە کوڕێکی تری چاک و گوێڕایەڵ و بە ئەدەب پاداش درانەوە. ئایا تێگەیشتیت ئەمە دووەم زۆری تاقیکردنەوەکانە کە خودای گەورە بۆی ڕوون کردینەتەوە کە ئەم زۆرە تاقیکردنەوەیە زۆر سەختە، بەڵام هەموو شتێکی باش و چاکی لەناو خۆیدا هەڵگرتووە، بەڵام پێویست ناکات تۆ ئەوە بزانیت، هەروەکو ئەو دایک و باوکانی کە منداڵەکانیان مردووە و نەیان زانیوە، وەک ئەوەی خوددا پێت بڵێت ئەگەر تووشی تاقیکردنەوەیەکی سەخت بوویت و حکمەتی پشتەوەی نەزانی، پێویستە ئارام بگریت و قبوڵی بکەیت و گومانی باشت هەبێت بە خودای بەخشندا، چونکە لەوانەیە زۆر شتی باش لە پشتەوەی هەبێت، یان تۆ ئەپارێزێت لە ناخۆشیەکی گەورەتر، ڕێک وەکو دایک و باوکی ئەو کوڕە، بەڵام پێویست ناکات حکمەتەکەی بزانیت. باشە بازارێکی تر پرسیارەکە بکەینەوە، ئایا دەبێت حکمت لە پشتیەوە هەبێت؟ مەبەستم ئەوەیە ئەو کۆتاییە دراماتیکی کە هەموو مرۆڤەکان چاوەڕێی دەکەن، ئایا حکمەتی پشت تاقیکردنەوەکە دەتوانێت ئەو شتە بێت کە توی لە خوددا نزیکتر کردوتەوە، یان ئەوەی کە توی لە ڕێگایەکی هەڵە پاراستووە کە پێیدا دەڕۆیشتیت؟ ئایا حکمەتی پشت تاقیکردنەوەکە دەتوانێت ئەوە بێت کەوا دەکا خۆت ڕادەسی فرمانەکانی خوددا بکەیت سەرڕای ئەوەی هەرچیەک ڕوو بدات؟ ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری نەکردوین کە لە هەموو شتێکدا خێر بۆ ئیماندار هەیە و فێری نەکردوین کە تاقیکردنەوە یان پاداش زیاد دەکات و پلێت بەرز دەکاتەوە یان کارە خراپەکانت دەسڕێتەوە؟ ئایا هەموو ئەمانە جوانترین شت نین لە تاقیکردنەوەکان؟ تاقیکردنەوە پاکت دەکاتەوە لە دنیادا و پاداشتێکی گەورەت بۆ کۆ دەکاتەوە لە قیامەتدا. با کەمێک لەسەر پاداشتی کەسانی ئارامگر بدوین. پەروەردگارمان پێی وتوین لە زۆرترین ئەو کەسانەی پاداش دەدرێنەوە لە ڕۆژی قیامەتدا ئارامگرەکانن. بەڕاستی خۆگران پاداشتیان بێسنوور و بێ ئەندازەیە. کاتێک لە ڕۆژی قیامەتدا دەبینیت کە دەبوو لە ئاستێکی دیاریکراوی بەهەشدا بیت، بەڵام بەهۆی ئارامگرتنەوە هەزار ئاستی بەرزتر بەدەست دەهێنیت، یان پەنا بە خوددا لەوانەیە لە قیامەتدا لە شوێنێکی خراپ بیت، بەڵام لەبەر ئەوەی خوددا لە دنیادا تاقیکردنەوەیەکی پێکردویت و تۆش لەسەری ئارامت گرتووە، بەو هۆیەوە خودای میهرەبان لەو شوێنە خراپە ڕزگارت دەکا. ئایا لەمە باشتر هەیە؟ خۆی گەورە فەرموویەتی بە فەرمانی خوددا نەبێت هیچ خۆشی و ناخۆشیەک پێش نەهاتووە، جا ئەوەی باوەڕی تەواو بهێنێت خوا دڵی ڕێنمووی دەکا بۆ لای خۆی، هەر بارودۆخێکی بەسەردا بێت لە خۆشی و ناخۆشی بە تاقیکردنەوەی دەزانێت. عەبدوڵڵای کوڕی مەسعود خوددا لێی ڕازی بێت لە تەفسیری ئایەتەکە دەڵێت ئەم ئایەتە ئاماژەیە بۆ کەسێک کە بەڵایەکی توش بووە، بەڵام درک بەوە دەکا کە ئەو بەڵایە لەلایەن خودداوەیە، بۆیە ڕادەست دەبێت و قبوڵی دەکا. ئەگەر تووشی هەر تاقیکردنەوەیەکی سەخت بوویت، یەکەم شت کە پێویستە بیڵێیت ئەوەیە کە بڵێیت الحەمد لله ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون، و پێویستە ئارام بگریت و گومانی باشت هەبێت سەبارەت بە خوددا و باوەڕت بەوە هەبێت کە ئەوەی ڕۆیشتووە لە ڕاستیدا هی تۆ نەبووە، و پێویستە دڵنیا ببیتەوە لەوەی کە خوددا ئەو تاقیکردنەوەی داناوە بە دڵنیاییەوە شتی باشی لە ناو خۆیدا هەڵگرتووە، تەنانەت ئەگەر بە چاویشی نەیبینی، و کاتێک ڕازی بوویت و بە خۆشحاڵیەوە قبوڵت کرد، خوددا لێت ڕازی دەبێت، هەروەک چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکا. ڕۆژێک ئافرەتێک منداڵەکەی خۆی ون دەکا، لە پەرۆشیدا هەموو کوچە و کۆڵانێک دەگەڕێ بۆ ئەوی منداڵەکەی بدۆزێتەوە، لە کۆتاییدا دەگاتە مەبەستەکەی خۆی و منداڵەکەی دەدۆزێتەوە و باوەشی پیادا دەکا. لەو کاتەدا پێغەمبەر درودی خودای لەسەر بێت بە هاوڵەکانی دەفەرموێت هەرگیز باوەڕ دەکەن ئەم دایکە ئازاری منداڵەکەی بدات و بیخاتە ئاگرەوە؟ هاوڵەکانی پێغەمبەر فەرموویان نەخێر، هەرگیز باوەڕ ناکەین ئەم دایکە ئازاری منداڵەکەی بدات. پێغەمبەری نازدار فەرمووی خودای گەورە زۆر لەو دایکە بە سۆسترا بۆ بەندەکانی. لێرەدا ئەومان بۆ دەردەکەوێت کە خوددا زۆر لە دایکی خۆمان بە سۆسترە بۆ ئێمە، ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە خودای گەورە قەدەرێک ناهێنێتە سەر ڕێگامان کە زەرەر و زیانی ئێمەی تیادا هەبێت.
لە چیرۆکی سێمدا پیاوێکی باش مرد و دوو منداڵی لە دوای خۆی بەجێهێشت و هەندێک پارەی بۆ پاشەکەوت کردبوون و لە ژێر دیوارێکدا شاردبوویەوە. ئەم دیوارە ڕۆژێک خەریک بوو بڕوخێ و ئەگەر بڕووخابە ئەو کات گەنجینەکە ئاشکرا دەبوو و خەڵکی گوندەکە فێڵیان لە منداڵەکانی دەکرد و بڕە پارەکەیان لێ دەبردن. بەڵام بەهۆی ئەوەی پیاوەکە ڕازگۆ و باش بوو، خودای گەورە دوو پێغەمبەری نار ئەوان بە تایبەت بەو ڕێگایەدا هاتن بۆ ئەوەی بەدەستی خۆیان دیوارەکە بۆ ئەو منداڵانە دروست بکەنەوە. بیهێنە بەرچاوت ئەو پیاوەی باوکی منداڵەکانە هەرگیز نەیدەزانی ڕۆژێک دێت دیواری ماڵەکەیان دەڕوخێت و دوو پێغەمبەر دێن دیوارەکە چاک دەکەنەوە و ڕێگری دەکەن لەوەی گەنجینەکەی بدزرێت و منداڵەکانی بە بارودۆخێکی سەختدا تێپەڕ بن. بەڵام هەمیشە قەدەری خودای گەورە لە بیرکردنەوەکانی ئێمە جوانترە. بە هەر حاڵ منداڵەکان گەورەتر بوون و گەنجینەکەیان دۆزیەوە و هەرگیز نەیان دەزانی چی ڕووی دەدا ئەگەر نیعمەتی خوددا لەسەریان نەبوایە. بیهێنە بەرچاوت کاتێک لە ڕۆژی قیامەتدا دەزانن بەهۆی باوکە ڕازگۆ و دڵسۆزەکەیانەوە خوددا دوو پێغەمبەری بۆ ناردوون بۆ ئەوەی دیوارەکە دروست بکەن و مافی منداڵەکان و پارەکانیان بپارێزن. بیهێنە بەرچاوت پەروەردگارمان چەندە بەخشندەیە. ئەمە سێم زۆرە لە تاقیکردنەوەکان. ئەم زۆرە تاقیکردنەوەیە خوددا بەڵایەکی لێ دوور دەخاتەوە بەبێ ئەوەی تۆ بزانیت، واتە میهرەبانی شاراوی تێدایە. هەمومان ئەو ناخۆشیە ڕواڵەتیە دەبینین، بەڵام ئایا تا ئێستا بیرت لەو زیانانە کردوتەوە کە خوددا لێتی دوور خستۆتەوە، یان بیرت لە میهرەبانی ئەو کردوتەوە بەبێ ئەوەی تۆ هیچ کارێکت کردبێت؟ ئەمە ئەو بەرهەمەیە کە لە دڵسۆزی و هەبوونی گومانی باش سەبارەت بە خوددا دەچنرێت. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرموێت ئەنجامدانی کارە چاکەکان مرۆڤ لە مردنێکی خراپ دەپارێزێت. کەواتە بە کورتی ئەگەر تاقی کرایتەوە پێویستە بزانیت کە ئەوە چارەنووسی تۆیە و بە پێویستی خودای گەورە ڕوودەدات و بۆ سەرکەوتوبوون لەم تاقیکردنەوەیە دەبێ ئارام بگریت و ڕازی بیت و ئەگەر حکمەتی پشت تاقیکردنەوەکە زانی ئەوە سوپاسی خوددا بکە بۆ نیعمەتەکەی و ئەگەر نەتزانی ئەوە چاوەڕێمەکە بزانیت بەڵکو پێویستە گومانی باشت هەبێ بە خوددا و باوەڕ دوابێ کە پاداش دەدرێتەوە. ئارام بگرێت لەسەر تاقیکردنەوەکان بۆ ئەوەی پاداش لە دنیا و قیامەتدا بچنیتەوە. بەم جۆرە گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. هیوادارین ڤیدۆکە جێگای ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بوو بێت. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەت چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەمان. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.